سلامی خواهی گورتان لبه میوانانی مالی خواه. السلام علیکم و رحمت الله و برکاته. داوکاری در پروردگار و خاطر نوجوانکانی و خاطر اسمی عظمی خوی لگناح تاوانی ملایکمان خوش ببه و نمردوی ملایکمان خوش ببه انشاءالله تعالی. ایمان دارانی عزیز و شویستانی برای میوان مالی خواه لوتاری مرودا بپشتیوانی پروردگار خدمتی ودا باس يودكين الحرص على اغتنام الإجازة الصيفية في أعمال البر وتا باس يودس كوتانا كين لفرسي هاوين دا كديت بخو مالونا وكان من بتايبتي إنسان بتواني لفشن معملا أدرين كعطلي كي بيغلن يعني هاويني كي بيغلن لم كاتو سادة دائما بتواني بخو مان وباو كدايك وهو من دال چی سودی بخومان بخوزینه و با دنیا من با قیامت من و چی استفاده کش بکن سودی ورگرین با منالکان من لدنیا دا عمل قیامت ایمان دارانی ورز و المتعال جل جلاله و آیتی زوره که باسی دنیا من بوبکا و باسی قیامت من بوبکا یک آیت در قرآنی پیروز وردگرین خدمتی ودا و پروردگار فرمی وصیت من پیکا بخومان بنفسی خومان ونصيه وأويشي كالجر دست معنا وصيتي في الكين ويقول قال فمن أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون واتقوا وقال فمن إيمان داران وكسانيك إيمان تاني ناوى الأخوة بترسل باشخوا الأخوة ترسان جاء فرمين تماشا بکەم بزان بۆ سبەینێ چیتان ئامادە کردووە بۆ چیتان ڕەوان کردووە مەبەستی سبەینێ واتە قیامەت واتە بۆ قیامەت چیتان ئامادە کردووە کەواتە وەسیەتمان پێ ئەکا ئێمە ئیماندار کە لەخوا بترسین بۆ بزان چیش کۆ ئەکەینەوە و چیش پێش خۆمان ئەخەین بۆ قیامەت کە لەولە دەستکەوتەوە دەستمان ئەکەوێت ئەگەر چاکە بێت یان ئەگەر خراپە بێت ئیماندارانی خۆشەویست چونکە وتویانە على كل مسلم أن يعرف شرف زمانه وقدره ووقته وعمره واتا يكي لو شرف من داني إنسان مرو بزاني شيء لتمني ملوتوا كولي ولين أو شوية وتيانا زمانا وتيانا عمرتا شو كهمو جياني تول الدنيا دا على سر عمره واتا كلو رجل دايما بيها تامري أما جيانا ديارية كافلان كس أو نجيا أو نصال لصالي أو لدايبو لصالي أو مرت وفات أما دنيا تمن قشت من الدوية بلام لناوي دا أواني ككود كردت ولا شاكر كان خلي باسي أود ولا باقي كيش نية لقيامتها شيء لقيامت شاهد أما إيمان دارا تمن عملة يسفر تمن محاسبة كري يسر أو تمنيك بوشتوه يا زمانيك شو لسري كاتو ساتك تمن محاسبة كري لسري أو كاتا ويا وكيرو مريفا فرمي عليه الصلاة والسلام مروف كاتي لقبر فيدية دروا هنقام نانا وقتا كاتي ديتك دروا صاحي محشر دوايا برسياري ديت دو برسيار دكيل شوار برسيار إيمان دارن أم شوار برسيار زور قريبية أبي إنسان دور بايكي بيبدا عمرت هموي لشيا صرف كل بقشتي قنجيتيش لشيا صرف كل نوع عمرتا أندو برسيارو ليكي هر مروبي كأمري وفاتك وقريتو برايتوا أبي جوابي أندو برسيارو خمري هو روجه تمن لشيا صرف كل دموي وعمرت أو قنجي كقنجوي لنيواني من داليا ولنيواني هيريدا تمنك أبو بهار وابو بهاري گنجێتی باری ژیانت دەچیا سەرفکردوش گەنجێتی بێ جوابی دەیتەوە ئەمە دوو پرسیاری گرنگە ئیمانداران بۆیە وتیانە شەرەفی مرۆڤ ئەوەیە کە عمرەتی و زەمانێتی واتە ئەو زەمانەی کە لەسەری دەڕوا وتیان ورأس المال العبد سەرەکی ئەوەی کە لای مرۆڤ زۆر گەورە بێت و ئەو پڕی بەرزی شکۆمەندی مرۆڤ بێت وتیانە ئەوە چییە ئەوە عمرێت چکە عمرەیە دیاری دەکات بۆت هەمووی حەقیقەت لەو عمرە خوای پەروەردگار محاسبە دەکات لەسەر تەمەن و ئەو عمرەی کە بردووتە لەسەر چیتیا ئەنجامدا ئیماندارانی خۆشەویست ئەگەر تەماشاکەن ئێستا قسڵانی
پێشی ئێمە پێغەمبەران تەماشاکەی قەومانی پێشی ئێمە باسی چی ئەکەن بۆمان؟ باسی ژیاننامایە کرێت. خۆی ئێمە کەسمان نەدیە لەوان، بەڵام کەواتە باسی ژیانی ئەوان دەکرێت حەز دەکەین ژیاننامەی پێغەمبەران بزانین. بۆ بزانین چونکە هەر لەسەر ئەو ژیاننامەشە کە سبەی و محاسەبە دەکرێت، چی پێغەمبەران و چی قەومانی. ئەگەر چاکیان کردبێ هەر قەومێ لەگەڵ پێغەمبەرەکانیانە باش بوون، ئێستا ئێمە دەزانین و حەز دەکەین ژیانیان بخوێنین. ئەگەر خراپ بن ئەوە خراپیان کردو و خراپیان هەڵگردووە بۆ قیامەتی خۆیان. خۆی پەروەردگار فەرمێ وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. ها خۆی پەروەردگار چۆن فەرمێ باسی شەو ڕۆژەکە، ئەوەی کە شەو ڕۆژی لێناوە بۆچی؟ بۆ ئەوەی بزان ئایا یادی خوا دەکەن یان ئایا شکرانەی دەکەن یان کوفرانەی دەکەن. کەواتە ئەو زەمانە هەموو تەسلیمی خوا ئەکات، تەمەنی ئێمە تەسلیمی خوا ئەکات. ئێمە بەرەوەی بچینەوە بە دنیا کەتەلۆکێکمانێ ئیماندارە، مەلەکەل مەوت ئەو کەتەلۆکە داخە کە داری خست پێشەوەی تۆ بچیتە حەزوری خوا، کەتەلۆکە لەوێ حازرە. دار ئەنەن ئەمە کەتۆلۆکی فڵانی کوڕی فڵانە، لە یەکەم ڕۆژەوە هەناسە هاتووە حەتا ئاخر هەناسەت تۆمار کراوە. خۆی پەروەردگارە فەرمێ کەتەلۆکەکەی کتابەکەی بکەنەوە بزان چی تێیە. ژیانی تۆ ئەمەیە، تەمەنت ئەمەیە، عمرت ئەمەیە. و ئیماندارانی خۆشەویست ئەبێ بزانین چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەمان پێ دەکات ئەبێ 5 فرسەت هەیە، 5 فرسەت. ئەگەر هات لە دەستی مەدەن نەبووە 5 دانەی تر هەیە ڕێگرە لەم 5 فرسەتە. ئەبێتە ڕێگر ناتوانین ئەم 5 فرسەت بخۆزیتەوە و سوودی لێ وەرگرین. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یەکێ لەوانە گەنجێتیت بە لە پیری. ئینسان پیر بوو ناتوانێت شکاریمانداران گەنجە خۆشەویستەکان پیاوە بە تەمەنەکان ئێستا تەمەناکان گەنج بن، گەنجەکانش لەوەی تەمەناکان گەورە بن. ئەمە خواوە دایناوە. بەڵام لەو پیاوە بە تەمەنانە بپرسە قیمەتی گەنجێتی چییە؟ لێ بپرسن گەنجەکان لەگەڵ یانە دانیشن بزان چیتان پێ دەڵێن، سوودیان لێ وەرگرن، ئیسفادەیان لێ بکەن لە پیاوە تەمەنەکان. ئەوان لەوەی ئێستا ئاخیڵ کێشن بۆ خۆیان لە گەنجەتییان شتیان نەکردووە، بەس تۆ گوێی لێ بگرە و عیبرەت بیکە، عیبرەت بۆ خۆت. تۆ گەنجی ئەم گەنجەتی هەتا ئەوان نییە، لەشت هەروە قایم نییە، بتەو نییە، ساغ نییە، سیحەتی چاک نییە. ئەمە فرسەتە خوا دایەتێتەوە. ئەمڕۆ نەخۆشی ئیمڕۆ توانی زۆر شت بکەیت، نەک گەنج ئەوەشی کە سیحەتی چاکە کە گەورەشە، بەڵام تۆ لەوەی سبەی نەبێ نەتوانی هیچ بکەیت، نەتوانی تەنانەت ئەو قومەڵاوە ئێستا خۆتەی خۆی نەیخۆی لەوەی کەسێکی کاتە دەرتەوە. ئاوا وات لێ کە نەتوانی خزمەتی خۆت شتێک خوا بەرامان بدە. ئەوەی ئیماندارانی خۆشەویست ئەبێ بزانی گەنجێتیت بە لە وێری، لە شتاقیت بە لەوەی کە لە ساغیت ڕووتێ ئەکات، لەش ساغە بەڵام سبەی لێ لەوەی لەش ساغ نەبێت. بۆشایی و فەراغ کاتت هەیە فرسەتە. ئەم سێمانە کە گەنجەکان بە تایبەتی قوتابخانەیان نامێنە فرسەتە. بەچی بێتە سەر؟ چی سوود وەرەگری لەم سێمانە؟ من و تۆی باوک چی سوود وەرگری لەم سێمانە؟ دایکی ئازیز و خوشکی بەڕێز چی سوود وەرگرێ لەم سێمانگەی هەرینە؟ و هەموومان سوود ئەتوانین ئیسفادە وەرگرین، ئەتوانین سوود وەرگرین. هەرچەندە ئەم سێمانە هەر ئەشتانێک کاریباتە سەر ڕاستە لەزەتیە، بەڵام لەزەتەکە کاتیە و هیچ سوودی نییە نە لە دنیایە و نە لە قیامەتە. خوا پەنامان بدە. چونکە نیعمەتان ئەفەرمێ پێغەمبەری خوا دوو نیعمەتەن، یەکیان دەست بەتاڵی ئەگەر بتوانی ئیستیغلالی بۆ چاکە و باشە و خێر و چاکە و چاکەکانی. یەکێترەوانش کە سیحەت باشی، کە سیحەتت باشە ئەتوانی بەکاری بێنی بۆ ئیشی باش و چاک ئەگەر ئەم توانە بکەیت. ئەگەر بەکارت هێنا بتوانە لە چاکەدا ئەوە تۆ توانیتە تاعەتی خوا جێبەجێ بکەیت، بە قسەی خوا بکەیت، لەم دوو ئیمتیحانە دەربچی وەک عولەمایان فەرموویانە لە شەرحی حەدیثەکەدا. بەس ئەگەر ئەمە نەبوو ناتوانی دەرچی ئیماندارانی خۆشەویست. وتویانە پیاوچاکان ئەوەی ئیسفادەی هەیە بۆ دنیا وەک ئیمامی عومەر فەرمێ ئەوەیە کە شتێک ئەبینم لە دنیادا تەماشا بکەم شتێکە ئیلا خێری بۆ دنیا و قیامەتم لەبێ نایکرد. پێکە لەو پیاوچاکانە کە ئیمامی عومەر فەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێت. إمامي كورينوي إمام عمر عبد العزيز فرمي إن الدنيا ليس بدار طلائعكم
بزانن دنیا هەتا هەتاییە نییە. ئێستا هەموومان ماڵمانەیە لە دنیا بەخوا کاتیە، بەخوا ئەو موڵکە و پارەت هەیە کاتیە، ئەو سیارەت هەیە کاتیە، بەخوا خۆت کاتی، بەخوا مناڵەکانت کاتیە، بەخوا ژنەکەت کاتی ئەڕوا ئەمانە گشتی ئەڕوا. ئەمە خۆمان نامانە ماڵ و ژیان و ئاوا ئاێ بزانین مەلەکەلمۆت یەخەتی کردوتەوە کێبردی نە ماڵ ئەمێنێ نە خێزان ئەمێنێ نە مناڵ ئەمێنێ نە سیارە ئەمێنێ نە پارە ئەمێنێ هیچ نامێنێ تەواو ئەچی ئەلێرە ماڵی حەقیقیت لەوێ کە خەبرێکە بەرخەنێ ئەوێتەوە خۆت و کار و کردار خۆم کردە هەموو دنیا بە لە هەموو شتەکانی دوو بێ بەڵام بەخوا قاڵانجی دووکەدەزیکی بوو ئیلا کار و کرداری خۆت کە تێ لەگەڵتا لەوێ چیت کردووە چۆن بوویتە لە دنیا ئەوە ئیسفادەیە بوو چاک بووی چاک دێتە ڕێگات خراپ بووی خراپ دێتە ڕێگات ئیماندارە ئەمە حەقیقەتی ژیانە ژیان مردن کەس ناپەڕێنێ ئەوەی ڕوح لەبەیە بێ ئەبێ و ڕوحەندە و جەستی جابێتەوە ئەمە یەقینە و هەموومان قەنەعەتمان پێیەتی سەد کەس گومانی لەمە نییە بە موسڵمانەوە بە کافرەوە بە غەیرە بە هەموویەوە هەموومان دەزانین مردنێکەیە حەقا ئەبێ بڕۆینەوە خۆشمان بێت ڕوشمان بێت بێت ژیانە دەربچین و بگەڕێنەوە بەلای خوا بۆیە فەرموویەتی ئیمام عومەری عەبدولعەزیز دەفەرمێت چاک بزانن ئەم دنیایە تاتایی نییە دڵی فرە پێ خۆش مەکرد و لەگەڵیان نەبن ئەمە شتێکە ئەوەیە وەک ئەوەیە کە چۆن شتێکی تەرفیهەیە دڵ خۆشە بێت چەند سەعاتێکە بەش شتێکی ئاوا لە دنیادا دڵ خۆشە بێت دنیا لەوەی ئیماندارە وفرمویانە ئیمامی عەلی ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەم دنیایە وەکەوەیە وەک مدیرێک وایە مدیرێک هەرچی کاتێ بێت ئەڵێن کاتە زەحمەت ئێستا مدیرێک لە دایرەیەکە چۆن هەر کاتێ ئەمرەکەی ها زەحمەت نێ چۆڵێکە و بڕۆ خواحافیز تۆش مدیری ماڵەکەی خۆتی هەرچی کاتێکە تەلۆکەت هات پیشانیاندا کاکە زەحمەت نەبێت نابێنە ماڵم بین تەواو بۆ جۆ بچم لەی زەحمەت بێت تەسلیمە بین ئەبێ ڕۆژە تەسلیم مەلەکەل مەوتکەی جوانە چی بۆ قەبول و خواحافیز کەسش نییە دیفاعیە لەوەیە لە مدیری دنیا کەسێکە بێ واستەی هەبێت تەلەفۆنی بکەی دەی خوایە چوار ڕۆژتە چوار پیاو معقول چوار پیاو ڕیسکی بووم دەی بەشکەم بکێنەوە لە مەنسەبەکە ئەمەیە بەس لە قیامەت ئەمە نینمەدە ڕێک ئەبێ تەسلیمی و کەسش ناتوانێت دیفاعیە ڕێک ماڵەکەی خۆ جێری و دنیا جێریوە ئەمە بەش دنیایماندا ئەم پیاو چاکانە ئاوا ڕوانیانتە کات و زەمن و ژیانی خۆیان بۆیە لە دنیادا سادە ژیاون إمامي ابن مسعود فرمي ما ندم على شيء ندم على يوم غربت شمسه وأتاها كسر ندامت خفت هالكيشي بخفت بوي واران هالكيشي كان يخورك آواده أو ضعيشني أو تام ربي واران آوا بوتو نايتو المغخوا خوي قرار دار السرير صار يجي كتيجي أم كاتو أم ساعاتو أم روجو أم بروارتو بسكوا هاتشي تومار كدي روارا ويوطا بۆیە وتیانە پیاو چاکار فەرمێن لەمەدا ئەتوانین ئەمە بکەی ئیماندارە چونکە ئیمامی حەسەنی بەسری فەرمێ هەر ڕۆژێک و سەعاتێک و چیتکەیەک و کاتێکت دەڕوا بۆ بزانە لە تەمەنت کەمە بێتەوە و هەنگاوێک ئەچیتە پێشەوە بۆ قیامەت و هەنگاوێک پشتە دنیا دوو دەکەویتەوە ئەمەمان لێ ئەڵێن پیاو چاکان فەرموویانە چونکە ڕۆژان و شەوانی دنیا واتە سەرمایەی دەستی مرۆڤە سەرمایەی دەستی مرۆڤە خۆمان چۆن سەرمایەی دەستمان چییە پارە و پولە بەڵام بۆ تەمەنی خۆت بۆ تەمەنی هەمومان هەر کەسێک بۆ تەمەنی خۆی سەرمایەکەی چییە شەو ڕۆژە ئەمڕۆ لە ڕۆژا چیت کرد و لە شەوا چیت کرد خۆ هەر محاسەبەی مەدەکات لە ڕۆژە لە بەیانی وەتەوارە چیت کرد و لێوارە شەوەتە بەیانی چیت ئەنجام ئەگەر خێر و چاکە بێت ئەو پاداشتە دەرێتەوە ئەگەر خراپە بێ خوا بەناماندا تەوبەت کردبێ ئیما خوا لێت خۆشە بێ ئیما نا ئیما ئەگەر تەوبەتش نەکردووە خوای گەورە محاسەبەت لەگەڵاکە ئیمانداران خۆشەویست کەواتە ئەمانە ئیمانداران ئێمە کە بزانین زەمان دێ و ئاوا ئەڕوا و کات ئاوایە چی بکەین باشە ئیمانداران چەند خاڵێکی بچووک لە خزمەتدانە ئەم هاوینە بە چی ببینە سەر و بە چی ئەنجامی بدەین باشە بۆ هەروهات و هەموو لایەکمان یەکێ لەوانە ئیمانداران بە تایبەتی خۆمان خێزانمان نەوەتە هەر شتێک کە چاک و باشە ئەوانەی لەم هاوینەدا دەکرێتەوە دەورات شتی علمی شتی زانستی
شتی باش سوودمەند بۆ خۆمان بۆ خێزانمان بۆ مناڵەکانمان ڕێگر نەبین. ئەوە باش بۆ خۆت ئەگەر تاقەت و وزەت هەیە پیاوە گەورەکان قەت مەڵێ ئیمامی نەوەوی ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ لە تەمەنی 40 ساڵان تەسەوور کە تەمەنی 40 ساڵ بووە دەستی داوەتە عیلم، دەستی داوەتە خوێندەواری، دەستی داوەتە زانستی دینی. ئێستا ئەو ئیمامە بەڕێوەدێ لە دوای شافعی ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ سەرمەزەبی کە ئیمامی شافعی ئیمامی نەوەویە کەڵە پیاوێک تەمەنێکی کەم بەڵام علمێکی زۆر بەرەکەتی زۆر. ئەتوانی تۆ بێ تاقەتی خوێندنش نەبێت تاقەتی دانیشتن هەیە گوێگرتن هەیە خۆی سادەیەکەی بۆ خۆ. ئەمە وەک باوکو دایک ئەگەر خۆت ئەگەر خێزانت حەیفە مامۆستا حەیفە تۆ مامۆستابی خێزانەکەت مامۆستابێ نەزانی قورئان بخوێنی. مامۆستای وامانەیە خۆی مامۆستایە خێزانی مامۆستایە خێزانی نازانێت سورەت فاتحە ڕەوان نییە فاتحەی ڕەوان نییە. ئەزانی لە قیامەتا تۆی پیا و باڵەکە محاسەبەکەی لەوەی ئافرەتی وامان هەبێت نوێژی دروست نەبێت دەرتاوە بێت پیاوەکەی ئاگای لێی نییە بزان تەحیاتەکەی ڕەوایە نوێژەکەی ڕەوایە فاتحەکەی ڕەوایە. ئەمە ژنی تۆیە لە ماڵەکەدا ئێستا بڕۆیتەوە گە چێشتی نەکردبێت دنیا دەدەیتە یەکە میوانێ لێ جوان نەیخێتە ڕێئادار هاوار دەکەی شکایەت دەکەی ئەی باە شکایەتی دینەکەیت کردووە ئایا خەمی دینەکەی ژنەکەت خواردووە ئێستاش پێوەی وامانەیە منعەکە خێزانی بێت بۆ مزگەوتەکە تەسەوور کە منعەکە نایەوێت بێت لە جومعەکان ئەڵێ ئافرەت بۆ چیەتی وازانێت دین بەت بۆ پیاوە هاتە ئافرەت نایەوێت و ئافرەت شتێکی هەر بێت خزمەتکاری ئەم بێت تۆ چۆن واجبە لەسەرت کە دین شارەزابی ژنەکەت شوایە ئەگەر کەمتەر خەمبی تۆ کەمتەر خەمی سبەی خوا محاسەبەی ڕۆژە خەمە شانی تۆ چکە تۆ هەڵکاری تۆ خۆ فێری ناکەی خۆ داسانکاری بۆ ناکەی ڕێگایشی نادەی ئەی ئەمە کەری خوا محاسەبەی تۆ نەکا بڵێ بە تەکیدت کا ئیماندارانی خۆشەویست ئەمە گرنگە بۆیە خۆت پاشان خێزانن پاشان مناڵەکانت سورەتی قورئان نازانن بخوێنن بۆ لە هاوینەکانە بۆ فێری ناکەی بۆ ناینێری بۆ لای مامۆستایەکی باش بۆ ناینێری بۆ مزگەوتەکان بۆ ناینێری بۆ هەموو شتێک سبات بخوا لە قوتابخانە زیرەگە سەربەرزیە بۆ خۆت و بۆ مناڵەکەتش دەی لە دینشا با سەربەرز بێت با گەورە بێت با لە دیوانی خواشا تۆ مناڵەکەتش با سەربەرزی دنیا و قیامەتن ئەو زاغەوانەی کە بێتەوە بۆ نمونە دەوران ئێستا بێتەوە بۆ زمانەکان بینێن با فێری چەند زمان بێت مناڵەکانتان گەر ئەتەوێت عەرەب قسەیەکی ئەڵێ ئەتەوێت نەجات بێ لە شەڕی قەومێک فێری زمانەکەی بێت ڕازی مە بەبرێک زمان با زمانەکان فێر بێ مناڵەکەت با وەک من و تۆ دەرنەچێ لە کوردی زیاتر نەزانی لە عەرەبی زیاتر نەزانی نەچینە ئەوداوە بۆ وا بێت فێری کە لەوانە لە شتی باش و چاک و لە هەمان کاتە لەو دەورە لە قورئانە و لە دینە مەیلە چونکە دین بەس ئەو سێ مانگەیە کە لە هاویندا دەکرێتەوە دوایەوە دین لەکوێ فێر بێ مناڵەی تۆ پێم دەژێت لەکوێ فێر بێت لە مزگەوت و لای مامۆستاوە مامۆستایەکی ئاینی نەبێت لەکوێ فێرە لە مەرکەزێکی قورئان خوێندنانە بێت لەکوێ فێرە ئەمەش زیاتر لە هاویندا بایەخ ئەدرێتە سەری وەڵایەتی پێ ئەوانە ئەتوانی پێشی خێریمانداران ئەوە فرسەتێکە بۆ خۆمان وەک باوکو دایک وەک مناڵ و کچ ئەتوانین ئەمە زۆر جار دەرەچین ئێمە کە سەفەر بکەین بۆ شوێنانەی کە چاکن باشە سەفەرکردن بۆ ماڵخوا بتوانی عەمرە بکەیت بتوانی لەم مانگەدا خۆت خێزانت مناڵەکانت فرسەتە گەورەترین ئیسفادەیە بۆ دنیا و قیامەتی خۆت ئەگەر دووەمیان شەوەیە کە بچیتە ئەو شوێنانە شوێنە سیاحانە ئیسفادەیە بێت نەک ئێستا ئێمە هاوین سیاحە چییە بچۆ دەشتا زگتێکە فوری بکە هەدایە خەرزنیا بکە سوال بکە بۆی گۆشت و نانچی بۆ بۆیە لەوێش هەڵپەڕا هەدایەوارە شەو شاتی کردەوە چی ئیسفادەت کرد لەم دەشتە پێم دەژێت سوودی چی سوودی قەرزار بووی هیلاک بووی خەفەتبار بووی لەولاشۆ گونەحبار بووی ئەمە گەشتی ئێمە ئیماندار ئێمە ئەوە گەشتەکەین هیچ سوودی نییە بۆیە قەت دڵمان خۆش نییە با بڕۆ گەشتێکی
ئیمانی بکە ڕۆحی بکە لەم وڵاتە هەندێک شوێنێ ئەتەرە دەست مناڵەکەت بگرێ بڕۆ بگەڕێ بەم وڵاتە بەم عێراقا بگەڕێ هەندێک شوێنێ خۆشە بڕۆ زیارەتی کە هەندێک شوێنێ هەندێک شوێنێ بڕۆ بیبینە هەر بیبینە بتۆ لە خەڵکی عێراقی لە عێراقا دانووسی لە تەلەڤیزیۆن ناویسی ئەحبرا لە فڵان وڵات لە فڵان شار لە عێراقا ئەمە هەیە ئەی بۆ نەیبینی تۆ ئەی مناڵی تۆ بۆ نەیبینێ بۆ کابرا لە ئەوروپاوە تێبینە تۆ بۆ نایبینی ئەمە چۆن شوێنە خۆشانە ببینە بۆیە ئەمە قیاسی نەکەین لە شتێکا ئیسفادەی نەبێ ئیماندارە لە شتێکا بێ سوودی هەبێ بۆ دنیامان بۆ قیامەتمان بۆ خۆمان و ماڵ و مناڵمان چاومان بکرێتەوە سێمیان ئیمانداران ئەو دەوراتانە بکەینەوە دەورەتی وەرزشی ڕیاضە بۆ خۆمان ماڵمان مناڵمان ئەوانە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی صلی الله علیه وسلم علموا أولادكم السباحة والرماية فێری مناڵەکانتان بکەن با بەلەوانی فێر با دەستنیشانی فێر با سواری چی فێر سواری ئەسپ خەزی سیارێ ئێستاش شەخصی وایە منداڵەکەی گەیەتە 14 ساڵ 15 ساڵ قبول ناکەین یەک دەقە سیارەکەی خۆی دادەست مناڵەکەی فێری ها لەگەڵ یاشانی دڵی ئاوا لێدا بۆی لەحظەیەک ئەو گەنجە سیارەی لەخۆڕێ دەفێری کە ئیدە دەفێری کە هەتا خۆتان لێ دنیا بە جوانی فێری سیارەکەی کە فێری ئەخلاقی سیاقەتی کرد کوڕمە لێرەوا ئەڕوو کوڕ لێرەوا دەڕۆی کوڕ دڵی پێ خۆشکە جار خۆت تەنیشتی دانیشتە سیارەکە بدە دەستیەوە ئەو شوێنانەی نابنەر بۆ دەرەوە ئەوە ناڵێ شوێنی ئاوا شۆڵە یان ئێوارانێ بی بە دەرەوە کوڕم بێ با سیارەکە فێر بکەم ئەمە دنیایە ژنەکەت عیب و عار نییە وەرە با سیارەکە فێر بکەم ژنەکە ڕۆژە ڕۆیشتین بۆ شوێنێ من و تۆ بە یەکەوە بین بەکەم کەوت چی بکەین ئەمانە ئیمانداران ئەمانە سوودیە بۆ خۆت بۆ ماڵ بۆ ناو ئەمانە سوودیە بۆ خۆت ئیمانداران وەسیا ئەنجام بەلەوانی بۆ مناڵە خۆت بەلەوانیە فێری بکە و دوایەوە فێری وەرزشی بکە با بۆ مناڵی جارێ تووشی نەخۆشی نەبێ ئیمانداران ئەمە ناتوانانی سوود وەرگیت بۆ خۆت بۆ خێزانت بۆ مناڵەکانت سوودی چاک و باشی تیا ئیمانداران چوارەمیان دەست بگرە سیلەی ڕەحمەوە هاوین مانای ئەوەیە هەر سەفەرەکەی بۆ شارەدوو سەفەرێتی بۆ سلێمانیەتی بۆ هەولێرێتی لە ماڵەوە نیەت بێنە بڵێ خودایە ئەچم بۆ هەولێر ئەچم بۆ سلێمانی ئەچم بۆ هەر شارێکی ئەم کوردستان و غەیری ئەم کوردستان خوای نیەتم ئەوەیە ئەچم بۆ لای فڵان کەس جارێ قەوممە خزمە ڕەفیقمە برادەرمە خوای بۆ منیشتە بیکە ئەجر بیکە پاداش بۆ خۆت لێرەوە مەڕۆ بە 2 ڕۆژ و 3 شەو لەو شارە نەمێنیتەوە کەس نابینی بەس بۆ ئەوەی ڕاستە ئەڕۆی بۆ گەشت ڕاستە ئەڕۆی بۆ شتێکی خۆش قەینا ئەمە لاری نییە ئەمەش لاریمان نییە بڕۆ کەس نیوتۆ بەڵام وریا بە حرامی تێکەڵن بەڵام هەمان کاتە بڕۆ سەردانی قەومەکانت کرد خەڵکەی بەرخەومیشی هاوتێکی وەساڵ بە ساڵمانچێ ساڵ و ساڵمانچێ دەماڵ خزمەکەی هەر لە شارەکان ناچێت جەژنەکە بۆ جەژنەکەت بەنامەیەکەی نێ سیلەی ڕەحم نەماوە ئیمانداران بیکەن خاڵی خوا محاسەبەمانەکە بەخوا لەسەر سیلەی ڕەحم خوای گەورە جەلە جەلالوو خۆی بە پێغەمبەرە فەرمێ ئەی موحەممەد پێیان بڵێ بە ئومەتەکەت بڵێ هەر کەسە سیلەی ڕەحم جێبەجێ بکە ئەو من حەبی لەگەڵا ناچڕێن هەر کەسە سیلەی ڕەحمی بچڕان ئەو مش عیلاقەی لەگەڵا بچڕێن ئەمە حەدیثی قودسیە ئیمانداران تەسەوور کە ئەمە خۆشە ئیمانداران جادار وای لێکە قەومێکت خزمێکت دۆستێکت هەر لە وڵاتێک ئەگەر بچۆ سەرێکی لێ دە فرسەتە لایەنە هەریشی مەجالم نییە ماڵت ئاوا بێ ئەخوا هەر ڕاکەی بە دنیاتەوە نایە بەخوا بە دوای ڕاکردن و ئیش و کار بکەی بەخوا تەواو نابێت هیچ کاتێک مەجالت نییەکەوە بچی سەردانی قەوم و خزمێک و ئەحبابێک شەیستێک خاڵی پێنجەمان ئیمانداران سەفەرکەی بۆ وڵاتانەی کە دینداری بەقەرارە زیاترایە بۆی سوودیان لەوە سەفەرەکەی ڤیزەیە وەرەگری سێرەوە مەکە تۆ وەڵام منە چۆن بۆ وڵاتێک بۆی دوو دینار کەمتری سێمە فێر بوویە سەفەر بکەین بۆ وڵاتەکان غەیری ماڵی خوا بڕۆین بۆ وڵاتە بزان دوو دینار کەمتری تایە سێرەوە ناکەین بڵێن ئێمە سەفەرەکە ئەکەین ئەچین بۆ وڵاتێکی تر ئەی بۆ نەچین بۆ وڵاتێکی سادە بکەین ئەم سەفەرە هاتینەوە شتێکمان دەست بێت سوودێ وەرگرین سێرە تەبیعەتی خەڵک تر بکەین خەڵکێتر ببینین چۆن ئەژین چۆن ئەڕۆنە پێش ژیانیان چۆن پێش بستووە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە پێشکەوتوون کورە مەچۆ بۆ وڵاتێ خۆی لەبرساندووە ئەڕۆی عادەت و تەقالیدی ئەو وڵاتە لەبرساندووە تێریتەوە بەلای من
ئێمە شتێکمان گەڕاتە بۆ ئێران ئێران چی یاریماندارە بچۆ بۆ وڵاتێ پێشکەوتووە بڕە وڵاتە ئیسلامیەکە بە تایبەتی کە پێشکەوتوون ئەندەلوسیا بڕە سێمی کرد بڕە وڵاتانەی قەتەر دوبەی بڕەوانە کاکە بچۆ وڵاتە پێشکەوتوانەی کە لە دنیادا پێشکەوتون بڕە وڵاتانە ببینە ژیان ببینە لێرە چۆن ڕڵاتەڕێەوە هاتیەوە چەند متاحە بی هیچی ژیانێک ئەمە ئیسفادەیە بچۆ بۆ شوێنێک کە خۆت نەست ڕووخاوە ئەو نێترە ڕوخێ ژیانی بەرەوە ئەتێت و ئەزانی ئەخبراڵی وڵاتە وایە و ئێمە لە چاوە شێخ ئەتەی دواڵێ بۆ ئێمە زۆر جار هەروامان گۆڵاش ئەڵێن کورێنی کورە دەباشە بڕە زۆر جار مقارنەی کوردێکی لە کورە جەبارە باشتر سێکە قارنەی چۆنێک لە جەبارە باشتر مقارنەی پێشکەوتێ خۆی ناکات لە شوێنێکی تر باشتر چونکە هەرەوەی بینیە ئەگەر تو بڕۆ وڵاتێکی تر دەژی ها بەرایەمە لە کوێی لە ئاوایش ناژی هەر لە ئاوایش ناژی نەقەزا چکە بۆ ئەو شوێنانە نەدیوە ئیماندارە ئێمە ئەبێ لەمانەدا سوود وەرین بۆ ژیانی خۆمان بۆ دنیای خۆمان فێری شت بین تەجروبەمان هەبێت شەشەمیان ئیمانداران خۆمان کردووە چێش کردووە دەستە خۆش بێ یاخوا دەی تەلەفۆنێ بکە بۆ براکە تەلەفۆنێ بکە بۆ خەومەکە خزمەکەت بیمزارکە بڵێ سەعات لە ماڵ بڵێ کاکەوەی ئێمە هاتین چێشت دروست مەکە مەیکە ڕەسمیات تەلەفۆنکەی دیەوە ئێمە هاتی سەعات چوار دەی ئەو ژنە ئاسیە دەی چێش بکە نە چێشەکەی خۆت هەڵبێ بۆ سادە سادە بژی سادە دنیا سادە وەرگرن ئیمانداران چێشتەکەی خۆت کردووە تەلەفۆنکە و بیبە بۆ ماڵیان لێرە دانیشە خواچی کردووە نەسیبی هەردووداربێ بۆ بیخۆن و جوار قسەی خۆشکەن و دڵی یەکتری خۆشکەن ئەمە ژیانە ئیماندار ژیان لەرەوە نییە بانزەکەت پڕی مامور و نامچی بێەوە بێ ئەمە نییە بەخوا ئێمە دووە ڕۆتینیات کەوتینە دەگای ڕۆتینیات بۆیە ژیانمان خۆش بێ سادەی بژین کە سادە ژیان دەتوانین سوود وەرگری لە ژیانی خۆی وای بەڕمان دەکات